لەمە دووە لە سۆهۆڵەکەەوە ڕاستەوخۆ بڕۆ بۆ شەقامی بازنەیی مەلیک مەحموود بە گوێرەی بە دوواداچوونی چەند ڕۆژێک لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە ماوەی نێوان مانگی 4 تا مانگی 5 ئەم ساڵ بەردی بناغەی یەکتربڕی سالم لە شەقامی سەهۆڵەکەی سلێمانی دادەنرێت وە بەرهێنێک لە بری پێدانی پارچە زەویەک کەوا دەرەکەوێت هەر لە شەقامی سالم بێت بڕ و تێچووی پرۆژەکە لە ئەستۆ دەگرێت شەقامی سەهۆڵەکە و دوکانەکانی وەکو خۆی دەمێننەوە بەڵام لەو دیو یەکتر بڕەکە بەشێک لە خانووەکان و بەشێکی مزگەوتی ڕەشید بۆ فراوانکردنی شەقامەکە لا دەبرێت. ئەگەر حاڵەتی نەخوازراوی نێتە پێش پێویستە پرۆژەکە لە ماوەی 200 ڕۆژە تەواو بکرێت چونکە ناوچەیەکی سەرەکی و قەرەباڵغە و بۆ پرۆژەیەکی لەو جۆرەش وەکو خەمڵاندن لە نێوان 8 تا 10 ملیار دیناری پێویستە وەکو پلانێکیش بۆ داهاتوو لە ناوەندی شەقامەکە حساب بۆ هێڵێکی گواستنەوەی گشتی دەکرێت کە بە شەقامی سالمدا تێدەپەڕێت. گرنگی پرۆژەکە لەوەدایە 3 جوڵەی تازە دروستەکات. چون و هاتنی گەڕەکەکانی عەقاری و شەمحێدین بە سیمەترێک لە ئەندەرپاسێکە سربەست دەکات کە لە گەڕەکی عەقاریەوە ئەپەڕێتەوە بۆ ئەو بەر بۆ مزگەوتی ڕەشید و لە شەقامی سالمەوە بە 2 جوڵە واتە بە ناڕاستەوخۆ و ئیندایرەکت ئەتوانی بیتەوە بۆ گەڕەکی عەقاری و ئەمنە سوورەکە واتە بۆ پەڕینەوە چیتر پێویستت بە پردەکەی شەهید ڕەئوف بەگ نامێنێت. پرۆژەکە لۆد و قەرەباڵغێکی زۆر لەسەر شەقامەکە ناهێڵێت هەردوو یوتێرنی شەقامەکەش سۆڵ دەکات و سەهۆڵەکەش ڕاستەوخۆ بە شەقامی بازنەیی مەلیک مەحموود دەبەستێتەوە.